هاي 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 هلو تینگە تینگەمان کەم بوو کوڕی خۆم ئەو تینگە ئانە کلۆ پەیدا ناکە هەستا تە زووە ئەو وەنەشەی بە ماڕەزی بیکە پارە هەستا ئەرێ بابەجان بەس دەمەوێت تێ بگەم ئەتو ئەو هەموو پارەت چێ دەکەی کوڕە تێم ناگەینە هەموو کەنج عاقر دەبن بابەکەی من لەو سەردەمەی هەزار ئیشان بکەی هێشتا کەمە هەستا تە زوو هەست دەی والله بابا هەندەت پارە خڕ کردیتەوە زۆرم پێ سەیرە ئەتو کەینە مەجال تێ ئەوەندەی بخۆی دەنگل لە تێری دێتن هەستا پاڵ وەڵڵی بابا یەکشت پارە لە خۆشی بەکاردێ نەک بە بێدیلی پارەی بێدیلی پارەی کوڕمە گۆ تێناگەنەمە لە چ سەردەمەک دەژین هەستا ئەوە 30 میلیۆنم لەسەر تەلەڤیزۆری دانایە هەتا زووە بی بە بازارە بیکە دۆلار احتیمال ئەو هەفتەی دادە دۆلار گران دەبی هەستن دەی تێپڕن دێ لە بەرچاوم نەمینێ هەڵمەت کوڕەکەم بابەجان باسی ببوورە تەلەفۆنت کرد وەڵاگام لێ نەبوو کوڕەکەم ئەو چەند جارە تەلەفۆنت لۆ دەکەم جوابم نادەیەوە برێ چ دەوێت کوڕەکەم ئەلی هویشم پێتە دەوەرە سەردانە چیک بابی خۆت کە بزانە داخۆ بابیت خۆت چی دەوێت چی ناوێ بابا وەڵی مەشغوڵم بە قورانی سوکارم گەلەک زۆرە بەس بابا وەڵی حەزم لێ ئینشاڵڵا ئیشم نەمینێتن دێم کوڕەکەم دەبێشتە کلۆ باسکە شتی وەکو چی دەزانی ئەوڕۆ چ ڕوویدا چ ڕوویدا بابا السلام عليكم بخير بمامي جان فرمو خوش بیا خۆت کچەکەی زانە ئەو دەرمانانە نادەیە مامی خۆت مردم باشە مامی جان ئێستا بۆ دێنم بەسەر چاو باشە کچەکە باشی خاتون بەخێر بێ مامی جان ئەو 200,000 200,000 بەڵێ بەس ئەوەندەم پێ 5,000 کچەکە مامی جان ناتوانم داشکانە بوو بکەمە بێ بمبوریت خۆتە زانی ئەمانە هەمووی سیستەمە سعرەکانیان زۆر پێویستم بەو دەرمانانە هەیە بخوای